سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبین و میانی ماڵەکانتان بە ئومێدی بتوانین سوودێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان ئەمڕۆژ لە شاری سلێمانی لەنێو بازاڕ دەمانێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئایا قەیرانی دارایی تا چەند خۆشیەکانی جەژنی بیر بردوونەتەوە. با بزانین پەیامی هاوڵاتیان چیە سەبارەت بە بەتە فەرمونون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئایا قەیرانی دارایی تا چەند خۆشیەکانی جەژنی بیر بردوونەتەوە؟ وەڵاهی هەموو خۆشیەکانی بیر خەڵک بردوێتەوە. کە کەس معاشی نەبێ پارەی پێ نەبێ لە گرفانە کەس دڵی خۆش وام بڕیارە جەژن نەگەم منیش. یعنی بیرێک لەو خەڵکە بکەنەوە بزانە ئەوان چۆن هاتن و ئێستا چۆن تەسەرف لەگەڵ خەڵکاکەن. ئەو ئاورە لەو میلەتە ڕاشۆڕوتە بنەوە بەسە گیرفان پڕکردن بەسە هەتاکەی. قەیرانی دارایی تا چەند خۆشی جەژنی بیر بردوونەتەوە؟ سابکە لە جەژنانی هەر جەژن یعنی مانای نەماوە بەهۆی قەیرانی داراییەوە. من مۆزەفێکم کە 4-5 مانگە موچە وەرنەگرتەوە بەچی جەژن بەڕێگەم بەچی بەبێ موچەی وام بڕیارە جەژن نەگەم منیش ئەوەرەوەی بێ موچەی تەواو پشتی شکانوین. نەوتوانە لە ڕابردوودا پاشکۆتێکی واد هەبێ کە بتوانێت بۆ نمونە لە جەژندا سەرفیکەی پاشکەوت بەچی بکەم؟ من موچەکەم تەنها 300,000 دینارە لە مانگێکا 300,000 دینار وەرگرم پاشکەوتی چی پێ بکەم؟ وڵا قەیرانی دارایی جژنی نەهێشتووە جژن هەر ئەسڵەن لای کەس نەماوە لای کەس نەماوە لەبەرەوە جژن بەچی بکات بە نیسبەتی موچەخۆرەوە 4 مانگە معاشی وەرنەگرتووە جژن چۆن بکات؟ نە پارەی پێ نە شت بۆ مناڵی بکرێ نە بۆ بازار بکرێ نە هیچ شتێکی بەدەستەوە نەماوە خەڵکی سە پارەی هەبوو دەرمانی پێنماوە کە هاتشۆی خەستەخانە و نەخۆش و نەخۆشی هەبی ویوە بە خستەخانە خەڵک هیچی نەماوە. واتە تۆ ناتوانین لەم جەژنەدا ماڵ و مناڵە بەریتە بازاڕ و بەدڵی خوان شتێن بۆ بکڕی؟ ئەوە هەر نەماوە ئەسڵەن ئەوە هەر باسی ئەوە مەکە ئەگەر خەڵک بتوانێت یعنی شتێکی بەسیت ئەویش هەر مناڵی پێ بخەڵەتێنێت ئەجینە ئەوە نەماوە. وەڵاهی قەیرانی دارایی خۆشی نێشتووە بەڕاستی وایەنە وەزێکی خراپە ناخۆشە خەڵک دڵی پێی خۆش نییە هەمی بێتاقاتەوەە کەس دڵی بەم جەژنە خۆش نییە بێ بازاڕی و بێ پارەی و خێزانداری بەڵێ ناتوانانی ئەم جەژنە ماڵ و مناڵی بێتە بازاڕ و بەدڵی خوان شتێن بۆ بکڕی؟ وەڵاهی مەجبوری ئەویان هەر جۆری کەی بۆی بەس وەکو جەژنانی تر نییە بەڕاستی وەکو ساڵانی تر نییە ساڵ بۆ ساڵ بەس ئەگە بەرەو ناخۆشیەڕوە ئاسۆیەکی باش نییە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ساڵ بۆ ساڵی خۆزگەم بەپار نانی ناخۆش بوو بەساکە زۆر خراپ بووە ئەوەشی کە مەعاشخۆر بێ ئەوە سفر ئێستێمە بخۆمان دوکانارین ئەم تۆ زێ باشترێ وەزە بەس ئیتر ئێمەش بەستانێتەوە بەوانەوە کەوا مەعاشیان نەبێ و پاران پێ نەبێ تەمان تەسیرەکە لە ئێمەش. دوکانەی بەڕێستە؟ وەڵام لە خوارە دوکانمێ دوکانی پۆشاک. بازاڕ چۆنە لەم بەرە جەژنانەدا؟ وەڵاهی بازار خراپە زۆر بازارن ئەوەتە چۆڵ وەڵا بازارێکی خراپ مەگە تۆزێ ئەم عەرەبوشتانە کە هاتوون تەسیری کردبێ لێمان نەبەخوا. قەیرانی دارایی تا چەند خۆشی جەژنی بیر خەڵک بردووەتەوە؟ وەڵاهی زۆر بەڕاستی دارایشی زۆر ناخۆش و ناڕەحەتە کەس پارەی پێ نییە کەس هیچی معاشی نییە هیچی نییە چارە نییە چی بکەین دەسەڵات هەیە خۆشی بیری خەڵک بردووەتەوە؟ ئەرێ وەڵا تۆ توانی ئەم جەژنە ماڵ و مناڵە بەریتە بازاڕ و بەدڵی خوان شتێن بۆ بکڕی؟ وەڵاهی بەڕاستی پارەمان پێ نەبوو هیچمان نەکرێت وەخوا. خۆشی جەژن تا چەند پەیوەندی بە گیرفان پڕیەوە هەیە؟ وەڵاهی ئەگەر گیرفانی پڕ جەژن خۆشە جەژنەکانێکە باشتر بتۆزێ بەڵام ئەم جەژنە هەر بە عەمەلی هیچ نا هیچ کەس پارەی نییە. ئەرێ وەڵا پەیامت چێ بۆ حکومەت؟ وەڵاهی پەیامەوە یاخوا خوای گەورە ڕەحم بە هەموو لای بکەوە ئەویش دڵی نەرم بێت شتێ بەوە عالەمە بۆی کەوە معاشی باتی و هینی باتی بۆی جەژنەکەی بە خۆشی بەرێتە سەر. قەیرانی دارایی تا چەند خۆشی بیری خەڵک بردووەتەوە خۆشی جەژن؟ وەڵاهی هەموو خۆشیەکانی بیر خەڵک بردوێتەوە بە ساقە و هیوا هەیە ئەحتیاجە ئائیسا 1000 دینار لەم پارەی پێ نییە ماڵی وا هەیە زۆر ئەحتیاجە زۆر داماوە ئیتر بڵێم چی بەخوا ئێمە 3-4 کوڕم هەیە هەمومان هەر کرێکی و داماوین بەخوا. توانی ئەم جەژنە مناڵەکانە بەریتە بازاڕ و بەدڵی خوان شتێن بۆ بکڕی؟ نەبەخوا ناتوانم ڕاستە ناوێ درۆ خۆش نییە ئەرێ وەڵا بە ساقە و
ئەم قەیرانی داراییە بە بڕۆی بەڕێزێت تا چەند خۆشی جەژنی بیری خەڵک بردوێتەوە لە سەد خۆشی هەربیر بردوێتەوە هیچ خۆشیەک لە زمانی کەس هەنەماوە هەمووی ناڕەحەتە بە بۆنی معاشۆیە یعنی حکومت پێی ناکرێ بەوازی لێبێنێ دەسەڵاتی ملێتی شتیانەمەوە وارە تۆ خوجاران بازار نەکۆ ساڵانی ڕابردوو لە سای هەشتا فەرقی کردووە تۆ خێزانداری بەڵێ ئەتوانی ئەم جەژنە ماڵ نابڕیتە بازار بە دڵی خۆیان شتیان بکڕی نا هیچ کەسێ ناتوانێت یعنی نەک من هیچ کەسێکی لە شاری سلێمانی کەس ناتوانێت ماڵ و ناڵبەڕێوە بێت قەیرانی دارایی تا چەند خۆشی جەژنی بیری خەڵک بردوێتەوە وەڵا هیچ خۆشێکی تا نەماوە قەران کێ دڵی خۆشە بەجن خەڵک پارەی نقڵی جەژنی نییە خەڵک پارەی جەژنانی مناڵەکەی نییە چۆن نەتوانن خۆشی بە جەژنا بڕوان هیچ خۆشێکی تا نەماوە چەند مناڵە هەیە من چوار خۆلت نەسێنێت سەلامت بی ئەتوانی ئەم جەژنە بیان بیتە بازار و بە دڵی خۆیان شتیان بکڕی وەڵا الحەمدوللا من تۆز دێباری داراییم باشترە بەس چی بکەم کە ئەبینم دەور و بەرم دراوسێم کەس و کارم نیەتی منیش دڵم پێی خۆش نییە هیچ هەتا ئێرە هاوڵاتیان دەڵێن بەهۆی قەیرانی داراییەوە جەژن هیچ خۆشێکی تێدا نەماوە هەر بەهۆی قەیرانی داراییەوە هاوڵاتیان پێیان وایە کە ناتوانن پێداویستی بۆ ماڵ و منداڵان بکڕن هەندێک پێی وایە دەبێت بۆ جکلێت و بۆ مریشکەکەش ئەبێ خەڵک قەرز بکات زۆر کەس پێیان وایە کە بڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە هاوڵاتیان دەڵێن ئەگە من گیفانم پارەی تێدا نەبوو ماڵ و منداڵەکەم بەخۆشی ئەم جەژنە بەڕێ بکەن ئەبێت چه خۆشێکی تێدا هەبێت هاوڵاتێکی ژووتی من لە ڕووی داراییەوە باشم ئەتوانم پێداویستی جەژن بۆ خۆ ماڵ دابین کەم بەڵام کە بینم چوار دەورەکەم نیانە بۆ منیش هیچ خۆشێکی تێدا نییە ئەمە پەیامی هاوڵاتیانە هیوادارین حکومەت گوێی لە هاوڵاتیان بێت و ئاوڕێک لە هاوڵاتیان بداتەوە با لەمە زیاتر ژیانیان بەرەو نەهامەتی تێپەڕ نەبێت قەیرانی دارایی تا چەند خۆشی جەژنی بیری خەڵک بردوێتەوە وڵی لەو باوەڕام خەڵک بەعام هیجە و زەوق و شەوقەی جارانی نییە لەبەر ئەم بێت دەرامەتی و بێت معاشی و ینی تەسیریکی زۆری کردو لەسەر خەڵکەکە خەڵک بەعام ینی ناڕازیە لەم وەزع چەند مناڵە هەیە من سێ خزمەکاریەوە مێ سێ خۆڵ سپاسەکەم ئەتوانی بیان بیتە بازار و ئەم جەژنە بەدڵی خۆیان شت بۆ خۆت و خێزان و مناڵەکانە بکڕی وڵی خۆی ئەگەر بێتێ سەر عام خەڵک بەعام ناتوانێنە وەڵا چونکە لە سا هشتای جیری فەقیر وەژارە لە سا بیستەقی ینی تەبقەیەکی جیرێکی دەوڵەمەنە قەیرانەکەی وای لێ کردو خەڵکی هەمووی بێتاقەت کردو خەڵک پارەی پێ نییە خەڵک زۆر وەزەی ناخۆش جاران ئێمە ئەلێرا بەرناکەوم دوکانی ئەمە سەک کەس ئەوە تا دانیشتم بۆ خۆم باشە تۆکو بازار وەکو جاران ئەو بازارەت نییە نیمەنا هەمە شکری خواکەم بەس وەکو جاران ناوەڵە بەڵام کەمی کردووە کەمی کردو زۆر کەمی کردو چەند مناڵە هەیە چوارمەیە خۆش بێ ئەتوانی ئەم جەژنە بیان بیتە بازار بەدڵی خۆیان پێداویستەکانی جەژنە وەکڕی وەڵایی بڵێم ناتوانم بۆم کڕیون بەڵام بەعام خەڵک ئەتوانێ نەوەڵا بەعام ناتوان ئاڵا خەڵک زۆر فەقیرە ناتوان باسی قەیرانی دارایی ئەکەین تا چەند خۆشی جەژنی بیری خەڵک بردوێتەوە کەس جەژنی نییە ئەگەر مردە بێ 4 مانگ ڕاتی وەرنەگرتووە متقاعد بێ 4-5 مانگ وەری نەگرتو ئیتر خۆشیەکان بە چی سەرف بکەن پێم ناڵێ ئەوی کرێخانینە بەسەر ساحبخانەکە ئەزانێ ڕاتەوەی یان ئەسە سەر دەرگاکە حیا دەبا مناڵەکانی جەژن جلیان ناوێ خواردنیان ناوێ خۆت مناڵەکانی بە 5 مانگ کە ڕەتێ ڕات بێنەوەن تۆ ناتوانی ئەم جەژنە بچیت پێداویستی بۆ ماڵماڵەکانە بکڕی ناتوانم چونکی بۆ بەچی بچیم ئەگەر من بەشتێکی متقاعدم بەچی بیکڕم هەموو وەختێ خۆشی حەل لە بیر چۆتەوە خۆشیە لە دڵی منە نەماوە چاو عملیاتە پشکاوە گوێم کب بووە قاز و قولم نەماوە ئیتر دڵم بەچی خۆش بێ بۆچیان کرد بۆ من نەبەخوا بۆ خۆیان نەبەخوا تەر لە میلەشیەوە هەرەوە دەنم ئەتوانی ئەم جەژنە ماڵمان بەریتە بازار و پێداویستی ژێنان بۆ بکڕی وەڵا ناتوانم خۆشم بێم بۆ بازار بە تەکسیش ناتوانم هیچم لە توانیان نەماوە
گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە گیرفان پڕی خۆشی بە جەژنەوە هەیە ئەگەر کوشتاری تیانە بێ بەرودراوچەکەت و قەوم و قیلەکە نەکوژرێ کە بۆ تاعدێ نەچیوە چ ڕێکە سەر هەڵبڕی چۆن ئەڵێم کورد بوو کەی بۆ کورد بوو هەچ کەسە بۆ خۆی بوو دووەپەیامت چییە بۆ حکومەت وەڵا هیچ شتێکم نییە بۆ حکومەت چونکە ناتوانم هیچ کەم حکومەتش منی ناوێ حکومەتێک چێ ڕاکە بەدوایە ئیشی بۆ بکە پیاوی بۆ هەڵگێڕێتەوە من ناتوانم هیچیان بکەم قەیرانی دارایی تا چەند خۆشی ئەم جەژنەی بیری خەڵک بردوێتەوە هەمووی ناخۆشە ناخۆشە چی بر چ خۆشیە کام خۆشیە کام خۆشیە باوڕین ئەیوانە کام خۆشیە معاش نییە پارە نییە فەقیر هۆژار داماوە هەمووی فەقیرە ئەم خەڵکەی لێرە دانیشتووە خەڵکێکی زۆری لێیە هی ئەوەیە کە گیرفانیان بەتاڵە هەمووی بەتاڵە عشەویلە ئەرەوەڵا هەمووی گیرفانی بەتاڵە عانەی شوێنی ئەرەوەڵا پێیان نیە ئەی چی ئەرەوەڵا بۆ جارێ ئەی بچ ئەم قەیرانی دارایە تا چەند خۆشی جەژنی بیر خەڵک بردوێتەوە وەڵا خۆشی جەژنی لە بیر فەقیر و ژاران بردوێتەوە بەس بۆ بەرپرسان و کاربەدەسان نییە ئەوان هەر بەردەوام پارە و موشەی خۆیان هەیە بەس فەقیر و ژار لەکوێ بوو جەژن گوا بۆ فەقیر و ژار ئەوە تەی هەیە هەروە بووە چەند مناڵە هەیە 6 خۆلت نەسێنێ ئەتوانی ئەم جەژنە بیان بێتە بازار بەدڵی خۆیان شتیانوە بکڕین ناوەڵە ناوەڵا ناتوانم جا بووە خۆشم دوانیم ئەوە بکەم ئەی دراوسێکەم ئەی براکەم ئەی ئامۆزاکەم کە ئەو نەتوانم منیش جەژن ناکەم واتە خۆشی جەژن پابندە بە یەکتریەوە ئای چۆن ئەی تۆ هاتوو چۆ جەژن نالە بۆ هاتوو چۆ و گەردە نازایی یەکە هیچیان نێشت خێرانی دارایی بەڕاستی زۆر تەعسیرەیە لەسەر بازار لەسەر چین بەچینی هەرێکی لەم هاوڵاتیانە خێران دارایی بۆ فەقیر و هەژار هەیە خێرانی دارایی بۆ بەرپرسەکان نییە جارە قسەیش هیچ دەورێکی نەماوە هیچ دەورێکی تەعسیرێکی نییە هەتای بابڕین قەیرانی دارایی هەیە و خەڵک پارەی پێ نییە و خەڵک جەژنی پێ ناکرێ و خەڵک فەقیر و هەژارە و هیچ دەورێکی نییە جا بە حتارە قسە بکەین دەوری چییە ناتوانانی پێداویستەکانی ئەم جەژنە بۆ مامەڵ دابینکەی وەڵی مەسلەی ناتوانین ئەوا من توانیم خۆ خەڵکە ناتوانین ئەوە لە سای دەیتوانانی ئەوە من توانیم کاکە ناتوانانی ئەو ناتوانێت دراوسەکەم ناتوانێت خەڵک ناتوانێت ئەوە من سێ مناڵەمەیە توانیم ئەم جژنەیە بەدامینکە ئەو خەڵکە ئیشەکە بەم نەڕوە ناڕوە کەواتە قەیرانی دارایی کاریگەر لەسەر خۆشی جەژن کردووە بەڵێ بەڵێەوە هیچ معلومە جەژنی چی دراوسێکە نیەتی بێکڕێت تۆ جەژنی چیەکەی نەشتوانی بێتێ خۆشە نیتە باشە تۆ ناتوانانی ئەم جەژنە ماڵ بەریتە بازار و پێداویستی ژێنەوە بکڕی ناوەڵە من دوو مانگ جارە مەعاشمانی ئەگەر بیەن پەیامت چێ بە حکومەت وەڵا پەیامەوەی تر مەعاشی و خەڵکە بن و خەڵکە داماوە خەڵکە هەژارە گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە لە سەد گیرفان پڕی پەیوەندی بە خۆشیەوەیە لە حەد بەدە ینی شتەکە کاسی پڕ ئاشتی ماڵە کە کەس معاشی نەبێ پارەی پێ نەبێ لە گیرفانە کەس دڵی خۆش نیە دووە پەیامە چێ بۆ حکومەت وڵای دووەپەیام هیچ قسەیەک نییەوەی یعنی ئەوە نە قسەی پێوتراوە لە حەد بەدەر هیچ شتێک نەماوە پێنەوترا هیچ پەیامێکم نییەوەی خێران دارایی بۆ فەقیر و هەژار هەیە خێرانی دارایی بۆ بەرپرسەکان نییە جەژنی چی دراوسێکە نیەتی بێکڕێت تۆ جەژنی چیەکەی جا بووە خۆشم دوانیم ئەوە بکەم ئەی دراوسێکەم ئەی براکەم ئەی ئامۆزاکەم کە ئەو نەتوانم منیش جەژن ناکەم ئەوڕێ لەم ملەتە باتەوە ئەم لەتەتر بەسە تاکەی بەسە کاکەی تر بەسە تاکەی جاڵێت جام پڕ بوو لێر کاکرێ وەڵا لە جامان نەماوە باشە خۆشی جەژن تا چەند پەیوەندی هەیە بە گیرفان پڕیەوە وەڵاهی بڵێم چی پەیوەندی هەیە چۆن پەیوەندی نییە گیرفان پڕی خۆشە ئینسان ئەگەر گیرفانی پڕ بێ توانێ بچێتە بازار حەزی لە هەر شتێ بێ بۆ ماڵی بۆ مناڵی بۆ کەس و کاری بۆ خەڵک بۆ هەتی و بۆ هەموو شتێ بیکا کە پێیش نەبوو ئەبێ هەر هەناسە هەڵکێشیت و ئیتر ئاوایە بەستا پەیامت چێ بۆ حکومەت وڵا دوا پەیام ئەوەیە حکومەت بەزەی بێتەوە بە فەقیر و هەژارە و بێتەوە بە خۆیا و ئەنا بەخوا میلەت هەمووی ئەتوانێ هەڵسێت و خەڵک نیەتی و داماوە و ڕەش و ڕووتە و
ئیتر خوای گەورە ڕەحم بە هەموو مسڵمانێ بکا و خوای گەورە ئاوی بە ڕەحم بەمە ئاگرا بکا و بەم گرانی و ناڕەحەتی و ناخۆشیەمان لەبیر بچێتەوە ئینشاءالله. خێزانداری خێزاندار و دوم ناڵیشمەیە ئەی ناتوانانی ئەم جەژنە خێزان و مناڵەکان بریتە بازار دیاری جەژنەوە بکڕی؟ دیاری جەژن مەگەر بە قەرز بکڕم ئەینا هیچ شتێکی دڵی پێ خۆش ناکەم بەڵام ئەمە پارەی خۆمە و جەژنی پێبەڕێکم. پەیامت چێ بۆ حکومەتە بێباکە؟ پەیامم ئەوەیە بۆم حکومەتە بێباکە کە ئاوڕێ لەم میلەتە باتەوە، خۆیان بێ ئاگان لە میلەت و خۆیان تێرن و بەڵام میلەت فەقیرە، میلەت خەریکە لە برسە ئەمرێ. کەسێک نییە ینی ئێستا کەسێ نییە و دڵی بە بڵێ نمونە جەژنە، ساڵان کە جەژنە هات هەمووی دڵی خۆش و بەڵام ئێستا کەس نییە دڵی خۆش بێ بەوەی جەژنەوە. جەژن مانای نەماوە، جەژن ینی خۆشی و ئاشتی، بەڵام لە وڵاتی ئێمە خۆشی نەماوە لە جەژن. واتە خۆشی جەژن پابندە بە گیرفانەوە؟ لە 180 پابندەمە گیرفانەوە کە تۆ پارەت پێ نەبێ ماڵ و ناڵ بەڕێکە یان میوانێ بێت بۆ ماڵێ کە شتێکی باشی بەدانی عین جەژن مانای نییە. خۆشی جەژن تا چەند پەیوەندی و یاخود پابندە بە گیرفان پڕیەوە؟ خۆشی جەژن تەبعاً هەر پارەکەش نە، هەر ئینسان دڵی خۆش نیە ئێستا، وەسایەکی زۆر خراپە. ئێستا ئەوە شەڕ و شتەکە هەیە، ئەوە بابۆسێ و بێپارێکە بابۆسێ. تەعام تۆ گیرفانە بەتاڵ بێ جەژن بە چیەکەی؟ وایە نە؟ تۆ کە گیرفانە بەتاڵ بوو جەژن هیچ معنایەکی نییە، تۆ پارۆی بێنە ببی بە مناڵەکانە نای ناخۆشە، وەسایەکی زۆر خراپە. کابرا قەرزەکە بۆ بریشکەکەی بۆ نقڵەکەی، ئەسەوای لیا تۆ خەڵک ڕوو ناچێ بۆ ماڵان کاکە هیچ شتێ نییە. هەرە وەڵام دوا پەیامت چییە بۆ ئەم حکومەتە؟ وەڵاهی پەیام وایە بۆم حکومەتە کە معاشی و خەڵکە بات، یعنی ئەو خەڵکە تاکەی ئەوە چاوەڕێکە بۆ 200,000 حکومەت بیدا وەکو سوال پیانەکە. ئەو تا دوێنێ وەزارەتی ناخۆ خۆپشاندانی کۆ جادەکانی خەپات کردووە ئەمجا معاشیانات، یعنی ئەبێ هەموو جارێ بۆ سەریمان خەڵکێتە زەر جادەکەم ئەبێشتیوە ئەیما مەسای داماوە چی بکە، خۆ ئەو ناتوانێت جادە قەپاتکە مەگەر ئەوش مەکتەبەکە داخە ئەمجا معاشی باتێ. تا چەند خۆشی جەژن پابندە بە گیرفان پڕیەوە؟ وڵا لە سا پابندە بە گیرفان کردەوە، لە سا 90 چونکە بۆچی ئەگەر تۆ نەتبێت دڵی ماڵ و مناڵی پێ خۆش ناکرێت، کە دڵی ماڵ و مناڵی پێ خۆش نەکرات ئەڵێت مەسەلەی کوردی ئەڵێت تەبەکی پەر ئاشتی ماڵە، یعنی ماڵیش ناڕەحە دەبێت. دوا پەیامت چییە بۆ ئەم حکومەتە؟ وڵا دوا پەیام ئەوەیە کە یعنی بیرێک لەو خەڵکە بکەنەوە، بزانە ئەوان چۆن هاتن و ئێستا چۆن تەسەرف لەگەڵ خەڵکەکەن. بیرێک لەو خەڵکە بکەنەوە کە لە کاتی ئینتیخاباتە داواکەن گەڵن خەڵک ڕئیمان بۆ باوە بکە هین بکە ئەمانە، ئێستش بیرێک لە خەڵک بکەنەوە و داوا یعنی بە چاوێکینەوە سەیری بۆەوەی خەڵک نەڵێ خۆزگەم بە کفندزی پێشوو. باشە گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە؟ تەمان گیرفانپڕی تا گیرفانە بەبوو ئەتوانی باری دائەرایی ئابووری ماڵ و مناڵە هەمووی خۆشکەی جلو بەرگیانەوە بگری، هەموو شتێکیان بۆ بکەی پەیوەندی زۆرە. دوا پەیامت چییە بۆ حکومەت؟ وەڵی دوا پەیام بەسە ئیتر واز بێنن بەسە ئیتر سەیرێکی ئەو خەڵکە بکەن، ئەو ئاوڕێ لەو میلەتە ڕەشۆڕوتە بنەوە، بەسە گیرفان پڕکردن بەسە هەتاکەی. گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە؟ وڵی گیرفان پڕیەوە بە عامیانی ئاوانەیە خاتە ماڵەکەەوە، ینی تۆ گەر گیرفانێ پڕ بێ ماڵ و مناڵی ژەبێتە بازار و حرەکەیەکی بازاریشی تێیەکەوێ و بەس بە عامەم جەژنە خەڵک دڵی خۆش نییە. دوا پەیامت چییە بۆ حکومەت؟ دوا پێیانەوەی تریانی بەخۆیان نەبچنەوە عیبە تاکەم خەڵکەیانی ئاوا سەبر و تەحەمولیە بێ، ئەگەر وا بڕوا وەزعەکە بەرەو باشی ناڕوەت. گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە؟ گیرفانە پڕ بوو ماڵیشە خۆش، گیرفانە پڕ بوو هەموو کەسێ لە خۆشیایە، هەموو کەسێ تۆ کە گیرفانە پڕوە توانین چی بۆ ئەم شوێنە کاکە سارە پێ چی بۆ ئەم شوێنە کە گیرفانە نەبوو وەڵانە لە ماڵم زەلا مەزان وەڵاڵێ جەژن نایەمە دەرەوە، بەس زەلامی ژوازانم ئەمڕۆ سەفەری خارجی کردو دۆڵەمە چۆتە دەرەوە. ڕاست ڕەنگەوانە کەم بن، کە من زۆر کە من بەدەستی پەنجەی دەسە ژمێرە. دوا پەیامت چییە بۆ حکومەت؟ وەڵا دوا پەیام بۆ حکومەتەوەیە ئاوڕێ لەم میلەتە باتەوە، ئەم میلەتەتر بەسە تاکەی بەسە کاکە ئیتر بەسە کاکە تاکەی جاڵێ جام پڕ بوو لێ ڕژێ کاکە وەڵا لە جامان نەماوە ئەم وەزە
گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە هیچ پەیوەندێکم بێنێ تۆ لە بازارە بە شەرێکە بینی وەکوی جاران پەیوەندی بە جێژەوە مناڵێ پیاوێ ڕاکە وەکوی جاران عالم پەیوەندی بە جەژنەوە بێ خۆشی بە جەژنەوە جەژن چی کاکە جەژن بە فەقیر ئازانشی هەر هیچ هەر نێ باشترە بۆ پەیامت چێ بۆ حکومەت والله كيف خوان ناتوان نايوان بينين او سياسي ناتوان داخل باسي حكومه كاين شنو كيبوها هاد بشريه كقوتي بسريع نبو ناتواني ناوي بيني تۆ توانی ئەم جەژنە ماڵوما بەریتە بازاڕ و پێداویستیان بۆ بکڕی کەژەیبە فەقیر هەژار چی پێکڕی کاک پێی نییە پێی ناکرێت پارای پێ نییە فەقیر هەژار پارەی پێ نییە کاک بەچی بکڕ گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە ئایتەمان کە گیرفانی پێی پڕ بێ ڕاز دەکەی دەگەت قسەی تۆیە گیرفانی پڕ بێ کابرا خۆشی بە جەژنەوە هەیە چێ شت ماڵ و ناڵێک کڕێ ماڵ و ناڵی پۆش دەکاتۆ ئەگەر گیرفان بەتاڵ بوو چ کاریگەرێکی لەسەر خۆشی جەژنە بێ وەڵا هەر نایبێ یعنی خۆشی هەر نامێنێ کە تۆ باقەر دەکە پارە پێ نەبوو مناڵەکە داوای شتێکی کرد لەو بازارڕا بۆی کڕی وەکو مناڵی دەوڵەمەندەکان دەشۆ خۆشی کووە دووە پەیامە چێ بۆ حکومەت وەڵی هەر پەیام نییە خۆی حکومەت نییە پەیامی چی حکومەت کووە ئەم دانێن هەرە و ناوانەیە هەر ڕیزێ ناوە وەکو ئاش ئاوەکەی نێەوە بە هەرە جەماعەتەن بۆ خۆیان و بۆ کوڕیان و بۆ ئامۆزایان و بۆ برازایان و دڵخۆ ئاگان لە کەسیکە نییە گیرفان پڕی تا چەند پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە گیرفان پڕی زۆر پەیوەندی بە خۆشی جەژنەوە هەیە کە تۆ گیرفان و پڕ بوو کە پارە و پێبوو هەموو پێویستەکانی خۆت و ماڵ و مناڵت هەموو شتەکان و جێبەجێ کرد پێویستەکان و دابین کرد بەڕاستی جەژنێکی خۆش جژنێکی شادی و کامەرانیە بەزەگەر پێو نەبێ کە مناڵەکە داوای شتێ کرد ئەوم بۆ کڕشتێکم بۆ گەڕە پێویستادێک ئەگەر نەوبی بکڕی چێگەی معنایە هیچ خۆشێکی دیان نێژش خۆشی نابینم پەیامی هاوڵاتیەکان هێندە پڕێتی لە زووخاو نازان لەکوێوە دەست پێکەن و لەکوێشەوە کۆتایی پێبهێنن هەموو ئەو کەسانەی کە قسەیان بۆ کردین دەڵێن بەڵێ قەیرانی دارایی کاریگەری لەسەر خۆشی جەژن کردووە بەڵکو جەژن هەر نەماوە کە من گیرفانم هیچی تێدا نەبێت کە من نەتوانم پێداویستەکانی ژیان بۆ ماڵ و منداڵە دابین کەم کە من پارەی گۆشت و جگلێتم پێ نەبێت ئیتر جەژن چ بەهایە و چ خۆشیێکی دەبێ بۆ من ئەمە یەکێکە لەو چاخانانەی کە لە شاری سلێمانیدا خەڵکانێکی زۆری لێکۆ ئەبێتەوە زۆربەیان خانانەشێنن لێرە هەموو هاوڵاتیان هاوڕان لەگەڵەوەی کە بەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگەر گیرفان پڕ بوو جەژن خۆشە ئەگەر گیرفان تێیدا نەبوو هیچ خۆشێکی نییە خاڵێکی زۆر گرنگ سەرنجی منی ڕاکێشە ئەویش ئەوەیە سپاس بەخوا هاوڵاتیان لەو خۆیانە تا ئێستش لە خەمی یەکتریدان زۆربیان پەیامەکانیان بەو جۆرە بوو ئەگەر من هەشم بێت کە دراوسیەکەم نەیبوو کە هاوڕێکەم نەیبوو کە خزمەکەم نەیبوو بۆ من جەژن چ خۆشیێکی هەیە ئەمە خاڵێکی گرنگە کە لەناو هاوڵاتیانە تا ئێستا ماوەتەوە خۆشی یەکتری خۆشییانە ناخۆشی یەکتری ناخۆشییانە ئێمە هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان ئەم پەیوەندە تونند و توڵی نێوان هاوڵاتیان بگوازیێتەوە بۆ ناو حکومڕانیکردنی هەرێمی کوردستان و بتوانێت ژیانێکی خۆشتر بۆ ئەم میلەتە دابین بکات هیوادارین قەیرانی دارایی چی درکاریگەری لەسەر جەژنەکان دروست نەکات چونکە ئێمە دوو جەژنمان هەیە کە وەکو موسڵمان باسی لێوە بکەین ئەوی جەژنی ڕەمەزان و قوربانە تەنها ئەو دوو جەژنەیە کە ئاگەر خەڵک خۆشێکی تێدا دەربڕێت بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە خۆشەکانیش لەناو دڵی خەڵکان نەماوە لە جەژنەکاندا ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین حکومەت بەخۆی و بە بڕیارەکانە بچێتەوە قەیرانی دارایی کۆتایی پێبێنێت باچیتر خەڵک لەمە دڵتەنگتر و دڵناخۆشتر نەبن پەیامی ئەم جارشمان لە سەرای ئازادی شاری سلێمانیەوە گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت